دیارەوە هەڵمەتە دژی نەخۆشی ئیفلیجی منداڵانی یەک ڕۆژە تا 5 ساڵ دەگرێتەوە. ئێمە وەکو بەشی پتێوکردنی تەندروستی بۆ ماوەی 3 ڕۆژ کەمپینێکمان ڕاگەیاندووە لە بەردەم مەڵبەندێکی تەندروستی لە پێناوی ئەوەی کە زیاتر هاوکاریی مەکان بکەین و هەروەها هانی خەڵکی بدەین بۆ ئەوەی بەشداری کوتان بکەن، چونکە کوتان یەکێکە لە تاکە چارەسەر و تاکە ڕێگر بۆ ئەو نەخۆشیە کە نەخۆشیەکی ڤایرۆسیە. دیارە نەخۆشی ئیفلیجی منداڵان نەخۆشیێکی درمی ڤایرۆسیە. ساڵانە لە حکوومەتی هەرێمی کوردستان حملەی بۆ دەکات بێژگە لەو لوقاحە ڕۆتینەی کە منداڵ لە یەک ڕۆژ تاوەکو 5 ساڵ وەری دەگرێت، بێژگە لە خشتەکەی ڕۆتینی کە ڕۆژانە هەمانە ساڵانە 4 حملە دەکات. بەهارە و پاییزەمان هەیە. منداڵانە دەگرێتەوە کە تەمەنیان یەک ڕۆژ تا 5 ساڵە. باوکی بەڕێز. تو من دیاریک حاضر که یبو مامۆستای حفنێسینەکە زۆر نۆ بەرەمەدا دروست بووە هەم ئاهەنگێ دۆ بیتن لای دیگە دیبا بیتن ئەم قوتابیانە طبعا ما پێشۆزێکەوە گەلێک و گەرم قوتابیان قۆناغایەکی کردینە ئاس حەزکەم بەردەوامی هەردەم ئەف ئاهەنگە بێنەدۆنن ج لای قوتابیان باش لایەکی دیبە. از وقت قطبی که پیمان گونه جوانکان قنوها سه براستی افریقا گله کف نسین و فرامه و قطبین قنوهای که چه بینه براستی از گله که دل خوش میشی و هیوی داریم افچلوکیه بردام مبینه کردن قطبیت پیمان گه. I come especially here for the Christmas, and I travel here and I look at the market and all of this, and it's really cool and good vibes and experience, and that's it. Happy holiday! ¿Cuánto? En este mundo ya deje de las guerras, que ya no haya guerras, que ya no haya conflictos entre países, que todos nos unamos para salir adelante, ¿no? Sobre todo salud a todos y que les pasen feliz Navidad a todo el mundo.